دەم باشە تەماشەوانێنجا جاردن بخێر بێن بۆ بەرنامە مایکی خەڵک بابەت ئەیروژی بناو و نیشانên هاتنە وەرزێ سەرمایە و دابینکردنا سوتەمەنیە و کارە بێ بێگومان کو نەهادا وەرزی سەرمایە لە کوردستانê و لە کوردستانê بگشتی و هەند دەڤەران jî bi taybetî sermayekê dijwar heye wekumedîtî doh li hind deverên parêzgeha dohikê li dînarte li Akirê li Amêdiyê li berwarî bala befir barî bû û di nava vê befirê de elektrîk hate bû qutkirin dîsan sotemenî jî weku pêwîst nebû her wasa li devera Hacî Umeran jî ku dîsan pêtîrî 30 سنتیمترên befirê bariye gelo di werzê îsal da yê zivistanê heye çendê Hikûmeta Herêma Kurdistanê kariye weku pêwîst sotemeniyê bu hawlatiyan dabîn bike heta weku pêwî jî kê kareba bû hawlatiyan bête dabînkirin ku di dawî pêşhada li ser taybetî elektrîkê îro Wezareta Kareba Hikûmeta Herêma Kurdistanê ragihandiye ku bi sedemê kêmiya sotemeniyê 4 yêke li wîzgeha Hewlêra Gazê li kar keftîne bi vê jî kojmê 500 mîgawatê li kareba li sîstemê kareba herêmê kêm bûye ev jî beşke vê planê nake ku biryar bû divê mehê de rojane 18 demijmêrên kareba nîştîmanî bi hawlatiyan bête dan. Belê bo Pêter raxiftinkirin li ser vê babetê niha yekem peywendîş Lîza li şarî Silêmanî. Alo êwaro baş kakar. Baştir. Belê dest xweş be bernameketan. Dawîlêbûnekem bo kedonê were rûya. Sahiye. Helete gêştniyek bû min dawîlêbûnekem şermezarî lê êwan. Ne. زۆر بەڕێزی ئێمە داویلێبوورینەکەین هەر هەڵەیەکرۆ دەبێن هەر نەحالی بوونێکە بفەرموو لە خزمەت داین. بەڵێ کاکاگەیان سەتۆری بەنامەکەتان پێما بێ لەسەر کەمی کارەبا و سوتەمەنیە لەم وەرزەدا. بەڕێستی کاکەکار کەمبوونەوەی کارەبا من بۆیە یارانمەوە ڕەنگە حکومەت نەتوانێم زەختە زۆرە هەڵگرێ کە لەم وەرزەدا جاتە ئامێرە گەرمکەرەوەکان زۆر بەکارهێنێ لە ماڵەکانە کە ئەمەوەی کردووە زۆر بە شێوەیەکی زۆر کارەباکەم بکرێتەوە بۆ وێنە ئێمە بڕۆ بە درێژەی ڕۆژ کارەبامان نەبوو باوەڕ بکە کارەبا زۆر کەم بۆتەوە و سوتەمەنیش خۆی بێت 4 بەرمیل وەرگیرێت لە هەر ساڵێکە بەڵام دوو بەرمیل بە نرخێکی زۆر بڵێن گرانیش پێشکەشکەوە بە هاوڵاتیان خوازم کە حکومەت بتوانێت زەختە زۆرە لابات لەسەر هاوڕێ ئەو هەوڵەکانێکە نەوتیانەیاتێ بۆ کار باش کەمێک زیاتر بکرێت سەرکەوتن بۆ ئاخوازم خۆتان لەگەڵ سوپاس بۆ پەیوەندیکەت لیزاخان لە سلێمانی پەیوەندێکمان هەیە ئەلام کاتەوە باش فەرموو بەڵێ کای نەوڕۆڵ کاکە بەڵێ ێوارەت باش برام باشتر بجەنابێت فەرموو زۆر سپاس مەمنونم سەبارەت بە باسی کارەبا بەڵێ وەنیە سوتەمەنی و کارەبا بەشێکی گشتی لە ئێستادا کە وەرزی سەرماسوولە لە کوردستاندا بەڵێ بەتاکید وایە بەڵام ئێمە لە نەوەیەک بەولاوە بەڕاستی نە کارەبامان کارەبایە نە نەوتمان نەوتە یعنی هیچ شتێکمان وکو خۆی نییە هەروە ئەڵێن حکومەت ساوایە نەخێر حکومەت بەرپرسە نەخێر جارێ بەرپرس نییە نەخێر هەر دەمە و بەزمێک داهنن بۆ ئەو خەڵکە کە نەوت و کارەباوە ئەو سەرەتاییترین مافە بۆ هەوڵاتیانی ئێمە بەڕاستی حیفە وا لەو خەڵکە بکرێ ئەگەر هەر وڵاتێکی کە هەر میلەتێکی کە سەرکردەکانی لە خۆی بێت قاعیدەکانی لە خۆی بێت ئەوە بەرامبەر خەڵکەکەی خۆی بکە وەڵا نازانم خەڵکە چ ئومێدێک بەڵێ کاک نەوڕۆڵاو شێوازی داباشکردنی سوتەمەنی لە ئەم ساڵدا چ شێوازێک بە تا چەند توانیویەتی بالەتێکی پێویست کارە سوتەمەنی بۆ هەموو ماڵێک دابین بکەن هەموو خێزانێک سۆنمەند بێ لەمە بەڵێ برا بەڕێزەکەم ئەم ساڵ با بڵێن باشتر بووە بەڵام تۆ ژێرخانەکەت هەمووی نەوتە هەمووی کارەبایە هەمووی ئاڵتونە یعنی کورد ئەڵێ ماڵم پڕە لە ڕازیانە و بەژانەسە گەمرم هەموو کوردوای لێ هاتووە چ وڵاتێک هەیە بەقەدەر عێراق بەقەدەر هەرێمی کوردستان نەوت ڕەوانەی دەرەوە بکە ینی واقعەکە ئێمە هەمومان خەڵکی ئەم شارین و خەڵکی ئەم وڵاتین و بەڵام بۆ میلەتەکەی خۆما بێ ئەسڵەن ئەبوایە ئێستا حکومەت ئەمەنە ئیشێکی باشی بکردایە وەکو ئەو بەلوعی نەوتی بناردایە بۆ ماڵات بەڵێ کاک نەوڕۆڵ لە سلێمانیەوە بیرمەند هەر لە شاری سلێمانی بەڵێ کای بیرمەند کای بیرمەند دیارە پەیوەندێکی کاکی بیرمەند پچرا
بەڵێ بینەرە بەرزەکان بابەت ئێمڕۆمان تایبەتە لەسەر هاتنی وەرزی سەرماوسۆلە هەروەها دابینکردنی کارابا و سوتەمەنی لە ئێستای کوردستاندا کە بە تایبەتی لە ئێستادا کە وەرزی سەرماوسۆڵەیە بێگومان وەکو ئێمە بینیمان لە ڕۆژانی ڕابردووە شەپۆلێکی باران لە هەموو ناوچەکانی کوردستان باری و هەروەها بەفریش لە ناوچەی پارێزگای دوی بە تایبەتی لە ئامێدی لە بەرواری باڵا لە ئاکرێ هەروەها لە حاجی ومەران لەگەڵی ناوچی تر بەفر بە شێوەیەکی زۆر باریوە و بۆتە هۆی گرتنی ڕێگەکان لە ئێستادا کە وەرزی سەرماوسۆڵەیە تا چەند حکوومەت یاریمی کوردستان لای نەپەیوەندەرەکان توانیویانە وەکو پێویست کارەبا و سوتەمەنی بە هاوڵاتیان دەبین بکرێت ئایا لەلایەن هاوڵاتیان تا چەند ئەم بە تایبەتی کارەبا وەکو پێویست بەکاردێنن بۆ ئەوەی کە بتوانێت وەکو پێویست وزە بۆ هەمووان دەبین بکات لە کاتێکە کە ئەمڕۆژ 4 ویزگەی دابینکردنی کارەبا لە هەولێر لە کاروەستان بەمەش 500 میگاواتی کارەبا لە کارەبای نیشتیمانی لە هەرێمی کوردستان کەم بووتەوە کە بەپێی پلانێکی وەزارەت بڕیار بۆ لە ئێستادا ڕۆژانە 18 دەمژمێر کاژمێر کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان بدرێت بەڵام بێگومان ئەم 500 کەمکردنیان 500 میگاواتە کاریگەری خراپی هەبێت لەسەر ئایا دابشکردنی سوتەمەنی لە کوردستانە بەو ئالیەتی ئێستا تا چەند توانیویەتی سوودمان بێت تا چەند هەموو خێزانێکی توانیویەتی بەشی خۆی وەربگرێت لەم نەوتە بە تایبەتی بەهای ئەم نۆتەی کە بەهای هەر بەرمیلێکی نەوتە ئەن نرخی هەر بەرمیلێکی نەوتە زیاتر لە 40,000 دینارە بەڵێ لە سەی سادق کایک بەختیار ئەم کاتت باش بەڕێزم هەموو کاتێکێت باشی بەڕێزم دەستخۆشیتان لێگەم بۆ بەرنامە جوانە تەوەرێکی زۆر جوانە بەڕاستی من سەبارەت بەم شتەی گەڕمە بۆ حکوومەت چونکە حکوومەت هیچ بەرنامێکی بۆ کارەبادانە ناواڵێ 16 ساعتن بە هاوڵاتی سەریان لە خۆشیان و لە مۆلیدەکان تێگاوە ڕایوا بۆ ڕئیسی بووە ئەبڕێ مۆلیدە هەڵەگرێگەرم نابێ ڕئیسیەوە یعنی بێ بەرنامەی وای لێکردوون کە ناتوانن چۆن شێوازی سەعاتەکە دابنێن بۆ خەڵکە بۆ نمونە ئەتوانن لە شەو ڕۆژەکە 8 سەعاتەکە جێ بکەنەوە کارەبا نەبێ بەڵام ڕێگە نادەن نە سەریان لە خۆیان شێوان و هەم لە مۆلیدەکانیش بە هەردوو لا ئەتوانن تەفاوم بکەن خەڵکی ئیسفادەی لێگا من بەڕاستی گەڕم و بۆ حکوومەت بەڵێ ئەمڕۆ خەڵکیش زۆر ئامێری گەرمکەرەوە هەیە بێداویستی ناوماڵ هەیە بەڵام ئەگە حکوومەت بەرنامێکی جوانی بەدا ڕێژێ دڵنیا بە هەموو لای ئیسفادەی لێگەن و زۆر بە باشیش بەڵێ لە ئەو دابینکردنی سوتەمەنی کە لەم ساڵدا ئەوە بزانم 3 بەرمیل سوتەمەنی بۆ هەر ماڵێک دابینی کراوە بە تایبەتی نرخەکەی ئەم سوتەمەنیە تو چۆن لێکە دەیتەوە وڵی بەڕێز مەزین چۆنە خۆی سێمە نوتمانەیە بەرامبەر بە خۆراک لەوانەیە زۆر کەس ئەزانەیە کە کورد وەکو خۆی عێراق زۆر بەم شتانەی بەناوبانگە بەڵام بەڕێزم لێرە ئەوە ئەگەیەنێ کە ئێمە نەوت بەرامبەر بە خۆراک باوەڕکە نەوت بەرامبەر بە کارەباش بێ ئێمە ئیسفادەی لێ ناکەین ئەگەر حکوومەت خۆی بەرنامەیەکی بۆ دانە ڕێژێ وامان لێ نەکا کە چۆن ئوسوڵی بەکارێنانی لە ئەوروپا لە وڵاتەکانی تر چۆنە ئەگەر ئێمە جوا بەکاری بێنین دڵنیا بە هیچ کاتێک نەسیعر نە کەمی کارەبال بە ئێمە و دیاری نابێ ئەگەر حکوومەت خۆی باش ئاگاداری وەزعەکان بێت بەڵێ باوکی کارمەند لە دوکانەوە لە گەلمانە باوکی کارمەند بەڵێ دیارە پەیوەندی باوکی کارمەندیش داخراوە بەڵێ تەماشاوانە نێژا تەوەرە ئیرۆ وەکو هین لە سەرەکرانی دەبینن بەناو نیشانên هاتنە وەرزێ سەرمایە di Kurdistanê kê bêguman hin deverên Kurdistanê û dabînkirina sotemenî û kara bê serbest li şarî Silêmanî kayê serbest hem kato baş بەڵێ کای سەربەست بەڵێ فەرموو سەبارەت بە تەوەرەکەت بەڵێ من نازانم ینی حکوومەت یارێمی کوردستان یانە بێت کارەبا بۆ خەڵک دابین بکە یانە بێت نەوت و سوتەمەنی بدا بە خەڵک بەم زستانە ئەگەر هیچیان نەبێت ینی تەسەور کە ئەمە قەدرێکی زۆر گەورەیە لەو میلەتە و خەڵکە ئەکرێت ئەگەر بێت وێنسا من نەوتم هەبێ بە حیاتی هیتەردا ناگیرسێنم بە حیاتی شتێک داناگیرسێنم کە وەکو سبلێت وەکو ئەوانە لەبەر ناچاریە کە خەڵک پەنابا بۆ کارەبا بۆ خۆگەرمکردنەوە بۆ سبلێت و زۆر شتی تر من گەرمەوە بۆش بەرپرسەکانی ئێمە باڵاکانی ئێمە هەر هەمویان خۆیان ئەگەر کارەبای ڕێیسیش نەبێ مۆلیدەی فولیان هەیە لە بەردەرگاکانیان وە سوتەمەنی بەلاشیش لە بەردەستیاندایە من داواکەم لە هاوڵاتیان و لە خەڵکی ئەم وڵاتە لیژنەیەک دروستکەن لە خۆیانەوە
یان ئەبێ کارەبا دروستکان یان ئەبێ ئلحاحکەن لەسەرەوەی کە نابێ هیچ بەرپرس و مەسئولێک مۆلیدەی شخصی خۆی هەبێ چونکێکم ئەگەر ئەوان با بزانن دەردی بێ کارەبایی چۆنە کە بە 10 ئەمپێریان 5 ئەمپێریان 20 ئەمپێر چۆن خەڵگەی باتە سەر و ژیانە باتە سەر بەڕاستی ئەمە گوزەران نییە بەڕاستی ئەمە ژیان نییە نەنەوتی بۆ دابین کرێت نە کارەباش بۆ دابین کریان 20 ساڵە عیبیشە زۆر عیبە 20 ساڵە کارەبا خەڵک وەکو ترەفلایتی لێ هاتووە یعنی ئەمان لەبەرەوەی کە خۆیان ئەگان لە خەڵێک و بەرپرسێک کوڕێ بەرپرسی هاتبووە لە ئەوروپا و لە خارج وتبووی ئەوە چی خەڵک تەلەڤیزۆن باسی نەبوونی کارەباکە خۆی من لە من هاتوومەتەوە 24 ساعت کارەبا نەبڕاوە طبعا جەنابی 24 ساعت کارەبای هەیە بەڵام هاوڵاتی خەڵک فەقیر و هەژار ناتوانێت 4 گڵۆب داگیرسێنێ و مۆلیدە 4 ساعت ئەیە کیفایەت نییە خەڵک خوێندنی هەیە مناڵی لە بەر خوێندنایە چۆن ژیانە باتە سەر یعنی بەڕاستی ژیانێکی تاڵە من داوا لە میلەتەکەم لیژنێ تەشکیلکە بۆ مەسئولانە توێگم لیژنەی میلەت و خەڵک ئەبێ فەرزی کا بەسەر و بەرپرسانەیە کە مۆلیدە شخصی بەکارێن یانەوە تا کارەبا بۆ خەڵک چاکەن یانەوە تا ئەوە حەلی نییە بەڕاستی و مۆزوع بەڵێ لەسەرمان بابەت بینەرە بەرزەکان کاک محەممەد لە شاری هەولێرەوە لەگەڵمانە شەو باش برێ باشتر کاک محەممەد کۆ بیسمان ئەمڕۆ 4 ویزگەی کارەبا لە هەولێر لە کارکەوتون نایە کاریگەری ئەم لە کارکردنیام کە ئەم ویزگەی دابینکردنی کارەبا لە شاری هەولێر تا چەند کاریگەری هەیە بۆ سەر کارەبا بە تایبەتی لە ئێستادا طبعا ئەمە شتەکان بە تەوزیع بە دوو خاڵ بۆت باسکەم بە دوو مەحور سەرەتا سەبارەت بە ئالێتی تەوزیعکردنی نەوت طبعا جیاوازە لە نێوان هەولێر و دهۆک يعني ئەوەندەی زانیاریم لابێ لە دهۆک بە شێوازە ئالێتێکی زۆر پێشکەوتو تەوزیع ئەکرێت بۆ نمونە تانکەری نەوتەکان ماڵ بە ماڵ دەگەڕێن و تەوزیعی دەکەن یعنی هەر ماڵێک نزیکەی 4 بەرمیلی وەرگردووە لە دهۆک بەڵام لە هەولێر ئەو ئالێتە ناکرێن ئەنجە نازانم عەجزێک هەیە کەمی توانە هەیە لە سوتەمەنی بەڕێوەبەرەتی سوتەمەنی نەوت سوتەمەنیەکان نازانم خەلەلێک هەیە لە جێیەک کە ئایا قەبارەی حەزمی ئەم شارە گەورەترە لە دهۆک ئەنجە نازانم بۆ هەر هۆکارێک بێ بەڵام سیستەمی تەوزیعکردنی نەوت لێرە بە شێوازێکی ڕێکوپێک نییە ئەستا زۆربەی ماڵەکان لەوانەیە بەرمیلێکیان وەرگرت تا ئێستا ئەو شێوازی وەکو باسی ئالیەتی دابینکردنی سوتەمەنیەکەی ئەی نرخی سوتەمەنی نرخی هەر بەرمیلێک لە ئێستادا و نرخەتۆ چۆن بە گونجە وەزانی وڵای نرخی نەوت بخۆی ئەگەر بیت بقارنەکی بە وڵاتەکانی هەموو جیهان یعنی نرخی نەوت و سوتەمەنی لە عێراقدا زۆر هەرزانتر لە وڵاتەکان یعنی تۆ بەراوردکە لە نێوان تورکیا یاخود لەگەڵ ئێراندا يعني نرخەکەی بەڕاستی ناتوانم بڵێم زۆر گرانە بەڵام جۆرێکی نەوتەکەش باش نییە بەڕاستی يعني ئێستا ئەو دوو جۆرە نەوتەیە لە بازار نەوتی بایعی پێڵێن نەوتێکی ترش پێڵێن کە بە 165,000 دینارە ئەو نەوتەکەی تر مادەی گاز و سەوری تێدایە ئەوەی بایعی کە بێتە هۆی سوساندنی فتیلەکان و زۆربەی سۆپەکان تێکەدا بەڕاستی ئەو مشکلە هەیە يعني بێت و کوالیتەکەی باش بێ ئەوە نەوعیترە بەڵام منەمێ خاڵەتر ئیشارەتی بکەم کە کەس ئیشارەتی پێ نەکرد تا ئێستا شێوازی دابینکردنی کارەبا و ئەو لۆدە زۆری کەوتۆتە سەر کارەبای هەرێم بەگشتی خۆی پێش ماوەیەک پرۆژەکە بۆ ئالاساس کۆریەکان پێ هەستن کە نیزامێکی تەساعودی دانێن بۆ کارەبا ئایا هەر ماڵێک 10 مێگابایت زیاتر سەرفکە کارەبا زیاتر سەرفکە ئەوەندە پارەکەی زیاترێ بەڵام ئەو سیستەما فەشەلێنەوە عەجزێنە نازانم بۆچی بەکار نەهات ئێستا لە زۆربەی وڵاتان کارەبا بەکاردێنین بۆ نمونە ئێستا ماڵێک ئەگەر 10 سپلیتی هەبێ ماڵێکش سپلیتێکی نەبێ لە ڕێژەی پارەکەیان وەکو یەکە ئەوە شتێکی غەڵەتە بەڕاستی ئەوە بتە هۆی ئەوە کە خەڵک زیاتر کارەبا سەرفەکە کاوانی مەسەرەن لەوانەیە ماڵی دۆڵەمەند بێ و هەبوون بێ و یعنی ئەوە نقطەیەکی زۆر خەلەلێکی زۆر گەورەی کە سیستەمی تەوزیعی کارەبا لە هەولێر و لە هەموو هەرێم سیستەمێکی ئەلکترۆنی متصەوەر ئەگەدا بندرێ یعنی خەڵکش التزامی پێوەکە حرسێ بێت بۆ لەبەوەی کە پارەیەکی زۆر وەختی کاتی کە پارەکات ئەو وەختە ترسی دێتێ لێ کابرا ئەوانەیە بگاتە ماجی 2 وەرقە 3 وەرقە بدا بەڵام ئەگەر بەو سیستەمە بێ هیچ فەرقێکی نەبێت کەوا ماڵێک تەنێک کەم سەرفکە و ماڵێکش چەندین جیهازی وەکو سپلیت وەکو هیتر وەکو گیزەر و ئەوانە بەکاربێنێ فەرقێکی وان نییە دا خۆی بەتەکید لەسەر خاڵێکەمەکەوە پێش ماوەیەک پرۆژەیەکە بووکە هەموو ساعات ئەلکترۆنی تەساعودی دانێن لە هەموو ماڵەکان کۆری بوو پرۆژەکە تاقیشیان کردو لە چەند ماڵێک بەڵام نازانم پرۆژەکە سەری نەکرد لەبەرچی بەڵێ سپاسانە بەڵێ کاک محەممەد لەولێر سپاس خەلیل لە شاری سلێمانی لە سەرمان پرسکای خەلیلم کاتەوە باش ئەم کاتت باش ببن بەڵێ شێوازی دابینکردنی کارەبا لەم سیستەمی ئێستادا ئایا تا چەند هۆکارە بۆ ئەوەی کارەبا گەلێک جار تووشی کێشە بێ وەکو کاک محەممەد لە هەولێرەوە باس کرد
بەڵێ بەنسبەت کێشەی کارەباوە کێشەیە کە چەندین ساڵە بۆ نزیکەی 20 ساڵ دەگەڕێت لە کوردستان ئەم کێشەیە بەڵام بە قەناعەتی من بەنسبەت کارەباوە ئەگەر کاربەدەستان بیانێ چارەسەر بکەن زۆر بە ئاسانی چارەسەر دەکرێت ئەوش بە دوو هۆکار یەکەمیان پەنا بۆ بەر دابینکردنی سوتەمەنی بۆ هەموو ماڵک بە شێوەی مانگانە بۆ هەر ماڵک لە 2 بەرمیل کەمتر سوتەمەنی یان لە بەرمی لە کەمتر سوتەمەنی نەدەنێت بە نرخێکی زۆر هەرزان ئەمەش بۆ ئەوەی تەسیر نەکاتە سەر ئەوەی کە کارەبا خەڵک بە شێوەیەشی هەڕەمەشی بەکاری بێنە بیکاتە شێوەی سوتەمەنی لە جیاتیەوە نەوت بەکاربێنێت دووهەمیش بەنسبەت ئەوەوە کە کارەبا داوا بکرێت حکوومەت چەندین کۆمپانیای گەورە بهێنێتە کوردستانیان کۆمپانیا ناوخۆیەکان وەکو دوو سەرمایهداری گەورە بڵێن بتوانێت کارەبا بەرهەمگەێنێ بە شێوەیەشی بەردەوام و بە نرخێکی هەرزان و مامناوەند بیداتە هاوڵاتیان بۆ ئەوەی هاوڵاتیان لە جیاتی پەنابەرن بۆ بەکارهێنانی مۆری داهلیەکان پەنابەرن بۆ وەبەرهێنەران بە شێوەیەشی ڕسمی کە کارەبا بە نرخێکی گونجاو بۆ هاوڵاتیان دابینکەن و تا هاوڵاتیانی زیاتر سودمەندن و بە بەردەوامی وزەی کارەبایان دەستکێت و بە 24 ساعاتە ئەیش بەم دوو هۆکارە حکوومەت دەتوانێت زۆر باسانی مسەیتە بێ و کێشەکە چارەسەر بکات. بەڵێ تەماشەبان نینجا هەر لە سەبارەتی دابینکردنا سوتەمەنیە چانالیەک ئەندامێکی پەرلەمانی کوردستان یادداشتی بۆ پەرلەمانی کوردستانی بڵند کردیە کو دەبە ساڵانە حکوومەت 4 بەرمیلێن پەترۆلێ ئەنکوێت نەفتێ بە 15000 دیناران بۆ هاوڵاتیان دابین بکارە هاوڵاتیەکیژی بخوازە لە 4 بەرمیلان زیاتر بگە و حکوومەت دکارەوەکوێ بوێ نرخەوێ تەزبیت بکە هەروەها دەبێژە بە میکانزمێکی گونجای ئەف بڕان نەفتێ بۆ هاوڵاتیان بێتەدان دەمێخوا دەبێتەدان دەوی دەمیدا و پێویستیە خەڵکی بە سوتەمەنیە بەتایبەتی دەمێ سەرماسوولێ وەسا دەبێژە لە گۆر وی پرۆژێ ساڵانە حکوومەتە هەرێمێ بۆ پێدانا ڤێرێژە نەفتێ بە وی پارێ بە هاوڵاتیان هەرێمێ پێویستی بە 40 ملیار دیناران هەیە دەمەکێدا کو ئەف زیانە بەر کارەبێ دەکە بە 2 ساڵێکێدا بە سەدەمە بکارێنینە ئامیرێن گەرمکردنێ لە وەرزێ زڤستانێدا بە 105 ملیار دیناران دێتە تەخمینکردن کو بێگومان جیاوازێکی گەلێک هەیە ji dabînkirina karebê ke 110 milyar dînar ferqa di navbera dabînkirina karebê û ya sotemeniyê bi Rêcekovî endam parlemanî di yadaşta xwe de bû parlemanî teekîd serkiriye. Belê hawrêman li gele şarê Hewlêr wa. Belê kayk hawre. Şevbaş be qurban. Baştir bi cenabet. Nasıl şev bername lê dekam. Zor spas fermo. Nak welayî piştarekim heye. Belê. Welayî İbrahim بنسبة راتبي بيشمرقة موكو يزي حفتا سربيشت نشماني كوستاني وينا قرار بو كسد 50,000 كمان بو صرف كده بلا مع أسف براني باتي وليان قتها براني يشكي سرجانا كذوا هذا هو دارم بله بله قاي كاوري بله ما مستوى ما لقلا بەڕێزم شەو باش باشتر مامۆستا بەڕێزگیان دەستخۆشی تەوەرەکەت لە یەکەم زۆر سپاس بەڕێزم ئێمە لە شاری دووس فورمات و نازانم ئەمەندە کێشەمان زۆرە چەندی بۆت باز بکەم سەبارەت بە کارەبا بێ سەبارەت بە چەندە کێشەی ترمان هەیە بەڕێزم حکوومەتی کوردستان لە کاتی دەنگدانەکانە ڕۆکەنە شارەکەمان بەڕاستی حزبەکانت بۆ باز بکەم ڕۆکەنە شارەکەمان بە خەڵکی ئەڵێن وەرن دەنگمان بۆ بدەن کاتێک کە دەنگیان بۆ دەین وەکو پێویست هیچ کارێکمان بۆ ناکەن ئێمە چەند گەڕەکمان هەیە لە دووس فورمات و ئەو گەڕەکە بە کاملی بگرە دوو ماڵی عارەب دوو ماڵی تورکمانی تیانە ئەو گەڕەکە گەڕەکی کۆماری گەڕەکی حەیەجەمیلەی پێڵێن هەر هەمووی کووردە ئەگەر بیتە ناو گەڕەکەکە چۆن بۆتی باس بکەم هەر ناتوانی سەیری شێوازی گەڕەکەەکەی بکەی ئەوەندە لە هەموو وارێکۆ خراپە مەجاریتیانە ئاویتیانە کارەبایتیانە ئەگەر باسی کارەبا بکەن لە دووزی خوڕاتووە لە 24 سعاتە 6 سعات 8 سعات کارەبا دادین ناکەن بۆمە ئەم جیاوازیە بۆ چای گەڕێنیتەوە مامۆستاوەکو توالەی ئایا ئیدارەی دووس خورماتوو بەدەستکێوەیە ئیدارەی دووس خورماتوو بەدەست وەکو قایمقام بڵێنی قایمقامان کووردە بەرپرسی یەکەمی یەکەی داری من زۆر سپاسی قایمقام مەکەم من زۆر سپاسی قایمقام مەکەم قایمقام نەک جارێ 100 جا داوای هاوکاری حکوومەتی کورسانەکە بەس حکوومەتی کورسان نایە بە دوای هاوکاریەکەی ئێمەوە ئیتر ئێمە نازانم تاکەی با بڕێزم با پێت بڵێم ملەتی کوردە زانی وەکو چیلیاتەوە بەدەست نەک حکوومەت بەدەست حزبەکانەوە
وەکو تۆپێنی لێ هاتووە تۆپێک لە ناو یاریگایە بسوود و یاریکی هەر کەس هەڵدەسێ و شەقی لێ هەڵدەدا ئێمە ملەتی کورد بەدەستی حزبەکان و ئاومان لێ هاتووە من بۆچوونی خۆم کەی کورد سەر ئەگرێ کورد ئەو کاتە سەر ئەگرێ حزبەکان نەمێنێت حزبەکان بوونەتە سەبەب سەرەکی خراپەکاری بین هاوڵاتیانی کوردستان ڕۆ یەکێتی پارتی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵە هەر هەمویان کەس حەزی لە کەس نییە ئەم ملەتەیان کردەوە بە دوژمنی یەک هەم ملەتەکەیان وا لێ کردەوە من حەز لە تۆ نەکەم تۆ حەز لە من نەکەی سەبارەت بەوەی کە حزبەکەی خۆیان لەبەر ئەوەی شتێک بۆ خۆیان دەست بەجێ بکەن شتێک بۆ خۆیان بخەنە گیرفانیان بەس داواکاریم ئەوەیە لە ملەتی کوردستان ئیتر بەسە لەمەوە دوا هەتا کەی ئێمە 4 ساڵ پێش ئەسە دەنگماندا لە دووزا بۆ کورد هیچمان بۆ نەکرا ئەوە چواری تر دەنگماندا هیچمان بۆ نەکرا بەس لەمەوە دوا تەواو ئیتر ئێمەش وەکو چۆن بڵێ ئیتر حەزەری خۆمان وەرەگرین و تەواو بەڵێ مامۆستا سوڕان ئەم دەنگدانەی ترۆ بێت یعنی تاکەی داواکاری بەڕێزم وەکو کورد حسابمان بۆ بکەن گەڕەکمان هەیە وەڵڵاهی گەڕەکمان هەیە لە زمانی پێشوە زمانی سەدام حوسێن وەڵڵاهی چاوی گەنجە کوردیان لە ناو گەڕەکەکە بەبەر چاو دایکیوە دەرکرد بۆ شایەتیش لە گەڕەکی حەیە جەمیلە ئەو بەڕێزەش خۆ ئافریکا شەهید کەریمی ناوە کەریم نەسرەدین بەبەر چاوی دایکەوە چاویان خستەبان عەرزەکە یعنی غەدرمان زۆر لێ کراوە بەڵێ مامۆستا ئەگەر یارمەتی مام دەی خەڵکێکی زۆر لەسەر هێڵی پەیوەندیت گەرە وەکو پێویست کاتمان بە جەناب بدە هێواداری شوێنە پەیوەندداریەکانی جێ لە سەرنجی تو بێ وەکو هاوڵاتی کورد وەکو تۆ لێ گەرەکە کوردنشینەکان لە دووسخۆرماتۆ لە هەموو پرۆژەیەکی خزمەتگوزاری بێبشن لە کاتێکە گەرەکە عەرەبنشینەکان لە گەرەکی کوردنشینەکان باشتر خزمەتیان دەکرێت بەڵێ ڕەشاد لە ئاکرێت گەلمەیە باشتر کاک ڕەشاد بالنسبة ما قال ما شي مشكلة لينا بس مشكلة ما سوتمانية يعني اگر منك چنا ساكن كردستان ما تقدر نفتهم بله يعني خود قبلنا كبليتو نفتير چلوك زار بتوني ما اون نفتو عندها مش دابيو برميل 15000 ابو 10000 ابو فقير شباب خوب بشيتن يعني نوكي هاي خبي يعني نسمية مولا خدا سبات اللي فقير يعني بمعاش بأوا دخازم الحكومات أوا برميلا نفتي بليتو كان 15000 يوم بيزر داخل يكاد بشي تنجين چونك نفتي كي زور ما كردستان يعني أسبارا كم شو ولا توكي كردستان إنه كان نفتها بتنجين بله كايك رشاد دن هذا لايكري وكو دوهم بيستي لويري بفر باريه قالوا روشا سرمايه نكالوير چاويا گەرە پەیوەندێکێکی ڕەشاد خۆت بۆ باوکی باوێ ڕێباس لە باژارە دووکێ باوێ ڕێناس کەرەمکە والله سيدة يعني ماجي قال مشكلة وأريد تاين نزيكي صوت مالا كاردبان قاعد مالطاي وقاعد مالطاي نقلي تلفزيون نارتيج ما إنا ويرو هاد شبه نبي لانجا قام جهان دي سروكاتي لا يعني حكمات محافظي حمي هذا كاتب وما تشناكريا ام اوینیت هشت کیمیایی هاویتی ما هم چونه بین سال مردینت بن چادره و على نقطه که هطاوی گاویجه عمت هاتین بن توتیای یعنی توتیای قاعد مالطای جه حیواناتیه کسی چچاوی خانه دامه و کسی برای خانه دامه و یعنی هم پلگوه هاویتین هم نه حساب عراقی بۆ کەسێک گۆداریەوە نەکردە بێگومان ئەو جێتوت بێژی بێگومان هیچ خزمەتێک لە نییە وەکو پێویست نییە جێ ئاکەنجیبوونێ بە گەلو ئالیەن پەیوەندیدار لە پارێزگا دهۆکێ و چجارە داخوازیێن خوا ڕاستەکردنە بوو وەکو هین دەزانن بۆ داخوازیێن نهات نەجیبەجێکردن داخوازيين ما يعني هسه بقى مراجعه كان داس محافظي يعني الدنيا دي الرئاسه محافظين نشين ببينين وكدويت كوچر الناس ما دام انا بزيترين وقت محافظي ببينين ام پیش مگه کردنی جه 8 و 7 حتی بگاوه از بخوج پیش مگه ما نم قطعه و نم پله و نم چدش هم همي فقیرت وان قاعده بم توصله گلو چجارا داخواست کریه وان برپرسا ببینن ام برپرسا رینا دایوا بله برپرسا رینا بنم نشین ده نزاد کی بچین من اقلادی ترک کره سروکی هاتوره انتخاب نقلادی تره مدویا ببینین آسایش و واسا واسا حال مکر منش یا کره سروکی ببینین مگوزا ما مشکل خواب و گود باید محافظی جه هم نشن چه محافظا بینم چه دفت خیلی مقامی گود والا مشکل ها میده حتی بگره و خرا در بخینش بره بله باب ریناس لدهوک لمالطا ام هیویدارین جیم پەیوەندیدار گۆداریە داخوازیێن تەکردبن بەلێ تەمەشەوەنە نەجات دوای ئەم ناو بەراجارێکی دیکە پێکەوە بین
بەڵێ تەماشاوانە جاردن سەڵاف ئەحمەد گوڕان ئەڵێ سەرەتا بەڕای من حکوومەتی هەرێمە و پێویست سوتەمەنی بە هاوڵاتیان دابین نەکردووە و نرخەکەشی زۆر گرانە ئەم فەقیرە چی بکات لە کاتێکدا ئێمە لەسەر بەحری ناوتینەکە خۆیاڵێ هەروەها دیان ئاڵێ لەگەل هاتنی زستان کارەبا نەما نازانم چون دەبێ وڵاتێک لەسەر دەریای ناوت بێ کەچی گەلەکەی ناوتیان نەبێ هەروەها دڵشاد ڕەسوڵیش ئەڵێ لە دنیادا نەبووە ساڵی 3 بەرمیل ناوت بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێت ناو زیاتر پێویستێکی زستانەیە کەچی لە هاویندا دابەش دەکرێت بەڵێ تەماشاوانە نێژە بۆ پتر ئاخفتنکردن لەسەر تەوەرێمە ئیرۆ جەمال دیانە کاک جەمال دەم باش ئەو کاتت باشی هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس بەرنامەتان بەڕاستی بەرنامەیەکی خۆشە بەس زۆر جار خەڵکانێک لێنە سەر یعنی قسەی زێدە تێپەڕین حەق نییە مەجال بدەنەنگۆ ئەو خەڵکانە ئەو قسانە تێپەڕین بەسی ئەو لە ئەویاکەن و ئەو شتانە هەر کەسێک و بەڕێی خۆ قساکە بەس حەق نییە پیاو لەسەر بەرنامە ئیزاعەیەکی وان و بەرنامەیەکی وا خۆش شتی خراپ تێپەڕینیت ئێمەش پێمان باشە کای جەمال هەر کەسێک بەرنامەی خەڵکە ئێمە حەقمان نییە هیچ بەس پێمان باشە هەر کەسێک تەلەفۆن بکە لە بەچەیەکی منطقی لە چارچەی تەوەرەکەیە قسە بکە بەڵێ فەرموو بەڵێ بەس بەرنامەکەی ئەو ڕۆژان لەسەر قەزەی نەفتەون یا بەڵێ نەفت و کارەبا و سوتەمەنی و والله بەسەری نەفت ڕاست ئەمە لەسەر بەحری نەفتین ئەوە یەک دووەم هیچ حکوومەتێک ئەو ڕۆ بەقەت عراق نە کوردستان دەوڵەمەند نییە بەنسبەت نەفتێ ئەما بەداخەوە بەنسبەت داخلی خەڵکی خۆی والله نەفت لە ئەمریکا لۆ نەکو لە نەکرما تەماشێک ئێستا بایع دێ تەوزیعەکە بە 20,000 مثل بەرمیل نەفت تەوزیعەکە کابرا هەیە فەقیرە نەمعاش خۆرن هیچی نییە 32,000 لە شێ بینی یان پارەی کارەبای بۆ دێت ئەبینی 7,000 لۆ دێ لە شێ بینی 8,000 بدەت حەقی کارەبا دوو گرۆپی پێکا بەڵێ بەڵێ ئاڵێ لە شاری سلێمانیەوە کاتەوە باس کاگەکان هەموو کاتێکی تاڵێخە تەوەرەکە لێکم زۆر سپاس بەنسبەت تەوەرەکەتەوە بەڕاستی بۆ وڵاتی ئێمە هەر زۆر عیب و سوورەی و شەرمەزاریە بە زیوادارم پێم نەبڕیت بۆ ئەوەی نییە کە ئێمە وڵاتێکی پڕخێر و بەرەکەتمان هەیە خۆ ئێمە سۆماڵ نین هیچمان نەبێ هەر ماڵی ئەگەر بە بۆری بۆی ڕاکێشن باوەڕکە بۆریە نەوتیش و غازیشی بۆ ڕوا ئەی بۆ ئەم میلەتە هەتاکەی ڕاکەکا بە دوای نەوتیش و غازیشە باسە معقولە ساڵێکی دوور و درێژ خەڵک بەسێ بەرمیل ژیانە باتە سەر نازام ئەم پارە چی لێکەن بەڕاستی کون نەماوە پارەی تێکەن بەچی ئەمانە چاویان تێرە بێ مەگەر ئیشەڵا دڵ چاویان تێرکە بەچی نازام وڵی زۆر عیبەکە ئێمە وڵاتی پڕ ئەو نەخێر و بەرەکەتین بەرمیلێ نەوت بە 41,000 وەرەگری بێ لەوەی کە ڕائەکەی بەدوایە ئەی نازان ئەمانە چی لێکەن بۆ ئاڕێ لەم ڕەش و ڕوتە نایەنەوە ئەڵێ 20 ساڵە ئەمانە ئەی خۆن باشە تۆ ساوا لە ساوایی دەرچووی پێوگر پیر بووی ئیتر چاوەڕین بمرن دەیتر نەجاتمان والله بەڕاستی من نییە تەمەنم وا 36 ساڵە قەت خۆشیم لە ژیان نەبینیوە هەر ئەبێ ڕاکەکەی بەڵێ بەس ئەو بەپێی ئەو سیستەمی ئێستا دابینکردنی کارەبا و سوتەمەنی کە تا ڕادەیەک باشە ئەو ئالیەتی دابشکردنی سوتەمەنی لە ئێستا لە هەرێمی کوردستان تو چۆن نبینی باسی چییە بە ماڵی ساڵێک بە 3 بەرمیل نەوتەوە ئەی 3 بەرمیل نەوتی بە چیش بەسی چی ئەکا من بە خۆیان ئەڵێم ئەی تو وەکو وڵاتێکی هەرێمی کوردستان وەکو تو ئەو هەموو گلەیت هەیە لەسەر ئەم پرسە پێشنیارت چییە بەشکە مشێنە پەیوەنددارەکان جیان لێبێ بەڵێ وەڵی لایەنی پەیوەندیدارەکان هیوادارم ئاوڕێکەک بە حیاتیشی ئاور لە کەس نایەنەوە هیوادارم نییە باشە خۆزگەم کەناڵەکەی ئێوە ئەگەر ئێوە بێلایەنن گەندەڵیەکانی حکومەتتان دەرخستایە ئەگەر ئێوە بێلایەنن بەڵام یەکێک کە باسی حکومەتەکە ئێوە یەکسەر دایەخەنەوە ئێبا خەڵک کە داخل لە دڵە یەکیان منم تەواو یعنی تەحملم نەماوە شێت بووم لەم وڵاتە بەڕاستی تاکەی بیخۆن 20 ساڵ هەر زۆرە قەڕنێ خۆ سەدامی هەردوو 20 خواردی داخیۆم لێ ئەڵێ دیموکراتی کاکە من دیموکراتیم بۆ چێنان نەبێ بیخۆم ئێتۆ خەڵکەکە ڕەسوڵوتەکە تێرکە اینجا باسی دیموکراتیکە ڕاستەکە خوان زۆر تێر و پڕن و پارکێک بۆ منەکاتەوە پارکەکە کێی تێتێر مناڵی مەسوولی تێتێ خۆ مناڵی فەقیری تێناچێ ئێمە دێ لە تەلەڤیزیۆنەوە بیبینین بەڵێ هیوادارم حکومەت هەرێمی کوردستان کە ئاوڕیش نایەتەوە بە خۆیان بچێتەوە بەس بەخوای تر بۆ کوێ بن هەرە بێ بڕۆنەوە قەبرە بەڵێ ئاڵێ لە شاری سلێمانی تەنیا لە شاری هەولێرەوە لە گەلمانە بەڵێ تەنیا خان چۆنی برا باشی زۆر سپاس ببورە بوراوی بەڵێ گای تەنیا
بێگومان دێکناو هەیە لە ناو کۆمەلگای کوردیا زۆر ناوایە بۆ هەردوو ڕێگەز بەکاردێنێ گەلێ جار لە پیاوتێکە چێ ببوورە بەرێ بوورایی برا گەورەی فەرموو دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم زۆر سپاس بەس دەربارەی نەفت و ینی کارەبا ئەو شتانە بە حیاتی چارەسەر نابێ نەک 20 سارە چارەسەری بکەن لەبەرەوەی هیچ بەرهەمەچیانێ لۆ خۆیان کە کارەبای لۆ خەرک دابینکەن هیچ پارێک ناستە بەڕچیوانە تا کلۆی دابین بکەن ئەگە نافیان دابین دەبی زۆر ئاسانە زۆرکی گەورەتر لە کارەبایان کردیە لەبەرەوەی خێر و بەرەکەتی بۆ خۆیان هەیە بەڵام لە ساڵانی پێشتر کارەبا دەبینگینی کارەبا زۆر زۆر کەم بوو کارەبا نیشتیمانی لەم ساڵدا بە تایبەتی هاوی نەکرد هەمومان بینی بێ دابینکردنی کارەبای نیشتیمانی بە شێوەیەکی زۆر زۆر باش بووە لە 20 ساعت زیاتر هەبووە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان لە ئێستاشدا لە هەوڵ بەڵێ هەبووە بەس کارەبا ئێستا تڕاڤلایتە خۆ کارەبا نییە ینی لە سارەکی تەلەڤیزیۆنت دەسووتێ گلۆپت دەسووتێ گلۆپەر خۆی ڕناگرێندی بکوژێتەوە پێبیتەوە بەزەم گلەیشم لە حکومەت نییە بەس ئەو برای کە لە دووسپڵماتی تەلەفۆنی بۆ کردی دەیێ وەختی دەنگدانێ دەرێن واتان بۆ دەکەین واتان بۆ دەکەین خۆ کاکە گیانەوە یەکەم زاریان نیە قسە لەگە دەکەن ئەوە 20 سارە بە و عقایەتانە خەرچی ڕادەگرن بەزە من هیچ گلەیشم لە حکومەت نییە کارە باشم نەداتێ نەفتیشم نەداتێ لەبەرەوەی هەتا ئێستا بە ژیانم لە نۆتیەکەوە یەکجار سەوتم بۆ حکومەتەی داوە لەبەرەوەی سەوتیشم نەداوە هیچ گلەیشی لێ ناکەم لە خوای بە زیادی پێت بەرمی نەفتیشم هەیە و کارە باشم وەڵا فولە مۆلدەی خۆمدانە زۆر زۆر سپاسی دەستپلی خۆم دەکەم نەگی حکومەتی بەڵێ کاک تەنیا لەو لێرەوە سپاس عوسمان مالێگەلە لە ڕانیا کاک عوسمان بێگومان کاک عوسمان کاک عوسمانێکە لەسەر هێلی پەیوەندی مابیت بەڵێ دیارە پەیوەندی کاک عوسمان داخەرەوە بەڵێ هەژار عومەر ئەڵێ لە ڕاستیدا دەبایە وەرزیستان ناوت مانگی جارێکێ بهاتایە ئەگەر ناوتی خۆمان نەدەن بە خۆمان دەبێت خەلکێک لە زۆر دەست کورتە هیچ مستەفید نییە لەم حکوومەتەوەکو خۆیاڵێ بەرە تەماشەبان نجا وەکۆین بینن تەوەرێمە ئیرۆ تایبەتە لەسەر هاتنا وەرزێ زەوستانێ و دابینکردنا سوتەمەنیە و کارەبێ دایرێما کوردستانێدا گەلو ئەف ئالیەتە و سیستەمێک و کارەبا نیشتیمانی و هەروەها نەفت پێدێتە دابینکردن بۆ هاوڵاتیان هەیە چەندێ دەکارەت خزمەتە هاوڵاتیاندا بە هەیە چەندێ دەکارە ئەرکێ سەرملێ وڵاتیان سڤێک بکە ji ber ku li Kurdistan وەکو تایبەتی هەند دەڤەران ئەف دەڤەرێن شاخاوی gelekî سەرمایە di werzê zivistanê de gelo heye çandê ev sîstemeşiye ev aliyetê ku ev sotemenî û karaba bête davînkirin di niha de serketî bûye û arîşa hewlatiyên Herêma Kurdistanê di vî çerçevî de çareser kiriye. Belê Mamosta Celîl mane gele. Ev katet baş. Hemû katêket. Wallahî katê min li xaneqînî zehmet nebe. Belê fermo. Wallahi carî waye yek sal kamil pênc senekonî newtedan. Yani xaneqîn bew ron newte zorê ke nefxanin meşhûr ên seb li xarij dڵێ بەقە لەوانێ بەقە نەناسن بەس بڵێ خانەقی نەشناڵ پەترۆڵ ئێسرێ ناسن لە خانەقین وەکو تۆڵێ مەدەمەوەندە نفتی هەیە لەم ساڵدا لە ئێستادا کە وەرزی سەرماوسوڵە نفت دابینکردنی نفت لە خانەقین چۆنە ئێستا يعني ئێستا بەقالیکەم پار ئێمە لە خانەقین نەوتمان وەرنەگردووە این ساڵ پێنج تەنەکەونیاندا تەنەکە ینی 15 لتری بەڵێ هزار ئەی کارەبا چۆنە کارەبا والله كهرباء تقريبا 10 ساعات 15 ساعات على شو رجل 10 ساعات 12 ساعات وكهرباء زور ضعيف يعني هيك الله سنه بله يعني يك شنياري شو معناه قصد احنا نبيك فرمو والله اجر بكره برنامج لسد الناس دبراغم بتايبتي لشاري خانقين يعني راسي اعمال لها مريقه بەڵێ مامۆستا پێشنیارێکە لە بەرچاوە گرین فرە مەمنون مامۆستا جەلیل لە خانەقینەوە بەڵێ باوکی بەحری لە کەڵک چیەوە دەستخۆشی لەو تەوەرە دەکەم زۆر سپاسی کناری ئێنارتی دەکەم بەنسبەت سوتەمەنی وڵا لە ئێوارەوە ئەمڕۆ ئەو خلالی ساعتەوە سێجا کەهرە بێت و بڕوا
ئەمە بوو ئەکۆ کۆی وازانن بۆ ئەو هەندە کارەبا ئەڕوا و دێت و ئەڕواوە کۆی بزانن کێشەی تەکنیکی هەیە کارە بە استیمرار نەبوو سپلتمان نەبوو بە کارەبامان زۆر بەیش نەدەینا بەڕاستی ئێستا کارەبا استیقراری کرد سپلتمان کڕی و استعمالیش دەکەین وهەیە ماڵ دوو هەیە وهەیە ماڵە سێ هەتا کەس نەیبوو بەڵێ ئەزۆر زامانەیە کارە بەکە استقرار بێ باشە گەر استقرار بێ با بەرمێنەوە زیاد کەن و خلاص و ڕای ئێمەش هەر سپاسی سەرۆک و کوردستان هەر دەکەون ئێمەش هەر کوردین هەر هاوڵاتینێ وەڵا هەر چاوەڕێینە کە ئیشەڵا کورد سەرکەوێت و هەر بە کوردایی قسە دەکەین هیچ گلەیماندا لە کەسێ نییە بەس گلەیمان لەوە هەیە کە ئێمەش هاوڵاتیمە نختێ چاویان لێمامی و تەواو بەڵێ سوپاس باوکی بەحرین ئەبوو بەکر لە بازیانەوە بەڵێ کایکە بوو بەکر بەڵێ سەر چاو چاک شوێوەرە باش باشتر بوو جەنابەت فەرموو خۆشبیەخوا باسی نەوت و کارەباتان کردێەوە بەرنامەکە شتێکی زۆر چاکتان کردووە بەڵام ئێمە بازیان لە پار مانگی یانزەوە تا ئێستا یەک بەرمیل نەوت وەرگیراوە کە بیری نەوتەکە لە بازیانە تەسفێرکردنەکەش هەر لە بازیانە مەسواقەی بەڵێ ڕۆژانە بەلای ئێمەیە سەدان تەنکەر ئەڕوا بەرەو ئێران بەڵام بازیان مەحرومە لە نەوتەکەش بەڵێ بۆ وەکو توالێ مەحرومە مادەم ئێوە وەکو توالێ نەفتە لەلایەوە پاڵەورێ بۆ ئێوە مەحرومە لە نەفتە بۆ وەڵای ئێمە بازیانێکی فەقیرە ماڵە مەسوولێکی سەرکردایەتی مەکتەبی سیاسی تیانە لە بازیانە ئێمە مستحقەوەین بکرێن بە قەزای مەرکەزی سلێمانی بۆ نەوتەکە ئێمەیان خسۆدە سەر کەرکووک بەڵێ کەرکووکیش کە لەسەر کەرکووکی مانگی ساڵی تر وەرەگرن هەموو مانگێک کەرکووک ئێمە لە پارەوە مانگی یانزەوە تا ئێستا بەرمیلێ نەوت وەرگیراوە لە بازیانە بەڵێ ماڵە مەسوولە هەیە بەما بە بەرمیلێ نەوت ئیدارە بکە بەڵێ ئەبوو بەکر لە بازیانەوە بینەرێن هێژا باڤێ عومەر لە زاخۆ دیگەلمەیە بەڵێ باڤێ عومەر ئەلۆ بەڵێ چاوانی بێ ئەس باشم تۆ چاوانی ڕەوشە زاخ و چاوایە الحمدلله زۆر زۆر سپاس دەکەم سپاسی بەرنامەوە دەکەین بەرنامەکی ڕێک و پێکە گەلە گەلە کەیفامەتێت داخوازتین هەر بەردەوام بن لەسەر بانگوتن و پرسیارت ملەتی کردنێ ئەمزانی چی هەیە و چنینە خۆشی نەخۆشی باشیت ملەتم هەم ڕەوشە ملەتی ئاشکرا بکەین بۆ جەنابی ئەوە و ئەم بزانێ کاژێ کی خۆشە کی باشە کی کورتکردی چێتکردن ملەتێ مەداویە ڕەخیبە بەڵێ باڤێ عومەر هەر ئاریشەکەنا ملەتێ مەدا ڕی بدەتن ناوی ملەتێدا زیاترین وەخت چارەسەر بێت بەرسەر هە نەدەتن ئەمێ داخوازێکین خودە تەعالا کەرەمێک ئاڵاوە گەلوی ملەتی کرێت بەرسەر هەیە باشیێدا منەتەکە لەوە دەیاندی سەرمە أم احترام قضية بدينه كدوك رب العالمين وكرمنا بني آدم ما يخلق يجري بني آدم بقدر احترام وريز الله جاء من الفريد وان جرفتاريتين سرنا زيترين وقت شارسين أمير بواشي بنا نخرا كنا ملتي خوقامي وخبين شكو أو ملتي هاتي أو باكريني بخوينا بارك جرام خوينا شهيدا يا ملتي و ام پیج به هکر گرفت نقاشی طرف مروی زحابت مروی زیتی بتکی چاره سر بگید بله باوکی عمر بله باوی عمر لزاخو سپاس پیوندیاته و هیوین تجی کی ویدارین جن پیوندیدار گهداری کرد باوکی محمد لکلا روا بله قربانیام کاتتان باش همو کاتکت دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم بەڵێ و هیوای سەرکەوتن بۆ کەناڵە جوانەکەتان دەخوازم زۆر سپاس بەڕاستی بەرنامەکانتان هەمووی جێگەی خۆیەتی و کەناڵەکەتانش کەناڵێکی پێشکەوتووە سەبارەت بە سوتەمەنیش ئێمە بەڕاستی ئەمە ئەوەڵجار و دوجار و دەیان جارە یعنی حکوومەت کەم تەرخەمیەکە لە سوتەمەنیە بەڵێ بەڵێ باوێم باوکی محەممەد زۆر داوای لێ بورینەکەن دیارە کاتمان بەرە کوتای ڕوا سوپاس پەیوەندێکێت بینەرە بەرەزەکان کۆڤان ڕێکانی لەسەر تۆرە کوماڵاتیت بێژیتن مەزەبستانی پێدوی بە نفتەیە لێ سەیرە حکوومەت تا هاوینێ بەڵاو دکات ئەمێت سەر بیرێ نفتەی بەس ئەم هەر محتاجین نظام بۆ هۆسایە بەڵێ تەماشاوانە نێجا بەوێ کێژە سانما داویە تەوەرە ئیرویە بەرنامەوە بەرنامەمایکی خەڵک هەیە سبەیە ئەفکارە مشوان عادل تەوەرەکەی نیتر دەخزمەتەوە دەبە هەر شاد و بەختەوەر بن